دوای بەدواداچوونێکی دەستگای میدیای کورتسات بۆ خراپی کوالێتی بنزین کە بەهۆیەوە چەندین ئۆتۆمبیل زیانیان پێگەی و ئەمەش بووە هۆی نیگەرانی لەلای شۆفێران بۆ مەبەستە بە چاودێری پارێزگاری سلەیمانی و بەڕێوەبەرەتی پاڵێوگەی نەوتی سلەیمانی بڕیار درا هەوڵەکان چڕ بکرێتەوە بۆ بەدواداچوون و چاودێریکردنی وردی بەردەوامی بنزینخانەکان. ئێستا هەندێ بنزین هاتۆتە ناو شارەوە کە کارێکرێ مادەی باشکراوی تێکرێ باشکردن کە جۆری کوالیتی بنزینەکە تێگاوە لەو پێناوەیە لەگەڵ لەژێر چاودێری بەڕێز پارێزگاری سلەیمانی و بە هاوکاری لەگەڵ تیمەکانی ئێمە و تیمەکانی قایمقامێتی ناوەند و پاڵاوگەکەکان و ئاسایی شار لە جەولەی بەردەوامداین. ئەمڕۆ بڕیاریشی کەماندا کە سیارەکانمان زیاتر کرد کە بچێتە سەر بنزینخانەکان لە هەموو بنزینخانەکە بە هاوکاری و بە چاودێری ئێوە لەگەڵیانە جەولە بکەن. ئەبێ ئەم سیارەی کە لەگەڵمانە هێناومانە لە ماوەی کەمتر لە دەقەیەک ئەتوانێت فەحسی کوالیتی بنزین کە ئەشێ بۆ بەکارهێنانی سیارەکانمان. ئەگەر نەشێب ئێمە لە پارێزگای سلەیمانی ئەو بنزینخانانە دادەخەین. سیارەیەکمان لە سنوور هەیە بۆ فەحسکردنی کوالیتی ئەو بنزینە، سیارەیەک کەشمان هەیە لە ناوشارە. ئەندامێکی دەستەی تاقیگەی گەڕۆکیش دەڵێت ئەو بنزینخانانەی جۆری ئەو بنزینەی دەیفرۆشن بە شۆفێران بەپێی مەرجەکانی وەزارەتی سامانە سروشتیەکان نەبێت ئەوە ڕوبەڕووی یاسای دەکەنەوە. ئێمە وەکو بەرپرسابەتی کە پێمان سپێریاوە ئەو سیارانی کە لە بەردەستی خۆتەنەکەی بینن بەکارێنین بۆ تێستی جۆری ئەو بنزینەی کە لە ناو شارە لە هەموو بنزینخانەکانە و هەمووی تەحتە ڕقابەی خۆمانە. ڕۆژانە تیمانەیە کە دەرەچێ فاسی بنزینخانەکان ئەکا ئەگەر هاتوو ئەو نوعەتی کە هەیەی لەگەڵ مواسەفاتی وەزارەتمانە کە بە خشتێک لەلامانە لەگەڵ ئەوە دەنەچوو ئەو نوعەتی کە داینەوە بنزینی عادیە، بنزینی سۆپەرە، بنزینی محەسەنە لەو ڕێ دەچوو ئێمە ڕەفزیەکەین کە ڕەفز کرا جێتی لە پەیوەندیدار هەیە ئاگاداری پێکەین ئیجا ئاتەستێ. ساڵی ڕابردوو لە پێناو بەرژەوەندی گشتیدا بازرگانەکانی هێنانی سوتەمەنی ئازاد کرد لە پێناو کەمکردنەوەی نرخی سوتەمەنی بەو مەرجەی لە ڕووی کوالێتیەوە باش بێت، بەڵام ماوەی چەند ڕۆژێکە جۆری ئەو بنزینەی لە ژمارەیەک لە بنزینخانەکان بە شۆفێران دەفرۆشرێت لە ڕووی کوالێتی و ئۆکتانەوە خراپە. ئەمەش نیگەرانی لە لای شۆفێران دروست کردو و داوا دەکەن بەردەوام لیژنەکان چاودێری بنزینخانەکان بکەن تا هاوڵاتیان لەم قەیرانە دارایی ڕوبەڕووی هەرێم بۆتەوە کاریگەری زیاتر لەسەر ژیانیان دروست نەبێت.